دژمنەکانی کورد دژمنی تۆکانمان دێکانی ئەترافمان بە موشک و تانک بردومان کردووە. نازانم ئێمە خۆشی بژێڕین یا شین بژێڕین. یا ڕەبی ئەوانی کەوا چاویان بە کوردستان و بەم شارە خۆشەویستی ئێمە هەڵایە خوا چاویان چۆر بکە، خوا تۆڕەی ئەو شەهید و مناڵ و هەژار و پیر و گەنجیان لێ بکاتوانێ کە بە خۆڕایی شەهیدیانەکەن. بەڵام بە هەر حاڵ لەبیرم دێ سلێمانی کە دارالمولکی بابان بوو، نەمەحکومی عەجەم نە سوخرەکێشی ئالی عوسمان بوو، لەبەر قاپی سەراسەفیان دەبەست شێخ و مەلا و زاهید متافی کەعبە بۆ ئەربابی حاجەت گردی سەیوان بوو. درێغ بۆ زەمانە و عەسرە و سەدەما کە مەیدانی جریدبازی دەشتی کانێسکان بوو. بەڕێزان، پیرۆزبایی لەو کەسانەکەم کە شاریان خۆشەوێت، پیرۆزبایی لەو کەسانەکەم کە سوکاریان لە سلێمانی نەژراوە و ئەم شاریان خۆشەوی و بە دڵ و بەجیان و بە میهرەبانی پارێزن. شار جوانە و بابی پارێزین، شار سەوز دەکاتەوە لە هەموو دنیا بە جوانیەکەی بۆ خۆمان بێ و دەرکەکەشی چاوی دژمنی پێچۆرکەین.